بەنای خوای بەخشندە و میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان خۆشحاڵم لە گفتوگۆ دێمەوە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست. بەشداری هاوڵاتیان لە دروستکردنی بڕیاری سیاسی ناونیشانی ئەم زارەی گفتوگۆکەم دەبێت. ئایا ڕۆڵی ناوەندی ئەکادیمی لە زانکۆ و پەیمانگەکان و مامۆستایانی ئەم بوارە چیە لە دروستکردنی بڕیاری سیاسی؟ ڕۆڵی هاوڵاتیان بەگشتی لە جوڵانەوەکان و خۆپیشاندان و فشارە مەدانیەکان و هەروها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی چی دەبێت لە دروستکردنی بڕیاری سیاسی؟ پەرلەمانی کوردستان کە مەرجەعی سەرەکی دەرکردنی یاسایە لە هەرێمی کوردستان ئەخۆ ئەو بڕیار و پرۆژانەی کە دەبێتە یاسا چەندە دەبێتە هۆی سوککردنی باری شانی هاوڵاتیان، چونکە لە ئێستادا جۆرێک لە ڕادروست بە بۆەوەی ئەو بڕیار و پرۆژە یاسایانە دەبن بە یاسا لە هەرێمی کوردستان لە پەرلەمان کە بوونەتە بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان. گفتوگۆی من ئەم جارە لەگەڵ دوو مامۆستای بەڕێزی زانکۆیە، مامۆستا دڵشاد ئەحمەد شەریف، ماستەر لە ئابووری و دارایی نێودەوڵەتی بەخێراتن دەکەم، مامۆستا بەندی عومەر عەبدوڵڵا، ماستەر لە یاسای تایبەت و یاسای شارستانی. خۆشحاڵم کە لەگەڵ منن لە گفتوگۆ. مامۆستا دڵشاد لە جەنابتەوە دەست پێ دەکەم. سەرەتا دەبێ هاوڵاتیان بەگشتی جگە لە چینەکان ڕۆڵیان چبی لە دروستکردنی بڕیاری سیاسی؟ بەڵێ تەنها بەناوی خوددا وەڵاهی کەربا باسی کۆمەلگات کە دەبێت دابشکەمەوە چین و توێژ بۆ یەکە ئیداری و کارژێڕیەکان ئەنجا لە چ لە ئاسەر ئاستی تاک وەکو جەنابەت باست کە چ لەسەر ئاستی خێزان دواتر ڕێکخراوەکە ئەنجا ڕێکخراوی بەرهەمێنی بیان خزمەتگوزاری بێ و دواتر دەکاتە ئاستێکە پێی دەوترێت دەوڵەت بەڕێوەبردننی وڵاتێک بەڕێوەبردننی سنوورێکی جوگرافی. دیارەوانە هەمووی لە وەکو چاودێرەکان زۆر باسیەوە دەکەن دەڵێن لە کەشتێکدان، هەموو بەتەکیید لە کەشتێکداین. چارەنووسی ئەو کۆمەلگایە لە ئەستۆی هەموماندایە. تاک ڕێکخرا و حکومەت کاتە حکومەتە گەر کارێکی هەڵە دەکات، ناڕێکێک دەکات، بەدید و بۆ چوونی خۆی دیارە پێی باشە کە هەڵەیە دەبێت میلەت و گەل هەموو جەماوەر وشیار بن لە ئاستی ئەو وشیاردا من کە بزان لە بەرژەوەندی ئەو گەل و میلەتەدا یان ناجاویش دیارە لەسەر ئەساس و بنەمای دینە عقائیدیە، لەسەر مەسائیلی سیاسی، لەسەر مەسائیلی اقتصادیە، لەسەر مەسائیلی تیجاریە، کۆمەڵی بابەت و پرەنسیپ هەن کە دیارە ئەو قەرارانتان لەسەر دەرێ. بۆیە دەبێت تاک ڕۆڵی ببینێت، تاک دەوری هەبێ و دەنجی هەبێ. زۆر زاری وا جێمان لێ دەبێت باز دەکەن دەڵێن کە ئەکە من حەقمان بەسەر هیچ نییە و دەنگمان ناڕۆ، دەنگمان دەنگ نادا و کاکە چۆن دەنگ نادا؟ ئەی شاعیر مەگەر ناڵێ بەرد لە بەردی بێتە دەنجی هەیە، بەر دەنجی هەیە. باشە بە من ئەو پرسیارەی هاوڵاتیان بە جۆرێشکە بکەم. دۆخ و ژینگەی هەرێمی کوردستان بەو جۆرە لەبارە کە هاوڵاتیان بەگشتی بەشدار بن لە بڕیاری سیاسی، ڕەنگە خەڵک بەگشتی گلەی ئەوەی هەبێ کە هەناسەیەک نەماتەوە بۆ ئەوەی خەڵک دەنجی خۆی دەرببڕێ چ جایی بەشدار بێ لە بڕیاری سیاسی. دەبێت پرسیارەکە بۆ شێوە بکەی بڕێ ئایا دەنجی جەماوەر و خەڵک دەگاتە حکومەت بۆ دەرکردنی بڕیاری سیاسی کە لە بەرژەوەندی کۆمەلگا بەگشتی؟ باشە دەگات. وەڵام دیارەوە واقعەکە دیارە کە ناگات. دیارە بەرزترین دەسەڵاتمان کە پەرلەمانە، یاسای سوڵتەی تەشریعی کە یاسا دەردەکات، دیارە خۆی دەوڵەت بە شێوەیەکی گشتی لەسەر چوار بنەما دابەش دەبێ: دەسەڵاتی یاسادانان، سوڵتەی تەشریعی و دەسەڵاتی جێبەجێکار کوتەک بەدەست و حکومەت کە پۆلیسە قەراری چێ جێبەجێ دەکات؟ قەراری ئەو یاسایی کە لە پەرلەمانە دەردەچێت ئەو جێبەجێ دەکات، ئەو بەرپرسە لە جێبەجێکردنی و پەرلەمان چاودێرە بەسەری لەسەر چۆنیەتی جێبەجێکردنی. بۆیە ئەگەر جێبەجێ نەکرد لێپرسینەوەی لەگەڵ دەکات، متمانی لێ وەردەگرێتەوە، باشە لێپرسینەوەی لەگەڵ دەکات. سوڵتەی سێمیشمان سوڵتەی قەزاییە، قەزایی و دادوەری لە بینی هاوڵاتیان و حکومەت کە کامیان بار بەسەر کامیان ئەو یاسانە کە جێبەجێ کراوە جێبەجێ ناکرد. سوڵتەی چوارەمیشمان سوڵتەی ئیعلامیە، دەستگا ڕاگەیاندنەکانە کە چاودێرە بەسەر هەموو کۆمەلگا لە چاک و خراپیان توێژێتەوە و هەمویان بەیان دەکا و ئیعلان دەکا بۆ هەموو خەڵکی و چاچیەکانی و خراپیەکانی، مەزنێتە خراپیەکانی باسکات، جاری وا دەبێت چاچیەکانیشی بێ باسکات بۆی حکومەت بەردەوام بێت لەسەر کار چاکانەی. ئەو یەکە ئیداری و کارژێڕیانە بەردەوام لەسەر کار چاچانە. بەڵام بەداخەلەوە حکومەتی ئێمە وەکو باسمەکە لە پەرلەمان ئێستا گوێ بۆ ئەندام پەرلەمانەکان ناگیرێ کە نوێنەری ڕاستەوخۆی میلەتن. باشە دواتر پرسیاری ئەوە دەکەم بۆچی ئەو دەنگە ناگات بە دەسەڵات و چێ ڕێگرە لەو بابەتە و چۆن دەتوانین ئەو دەنگە بگەینن بە دەسەڵات؟ مامۆستا بەندی دووبارە بەخێراتن دەکەم لە بوار و پسپۆڕیەکەی خۆت سەرەتا دەست پێ دەکەم.
زۆر گلەی ئێستا لە پەرلەمان هەیە لە پەرلەمانی کوردستان بەوەی ئەو یاسایانەی ئەو پرۆژە یاسایانەی بڕیارانەی کە لە پەرلەمان دەردەچن لە زیاتی ئەوەی ببێتە بارسوچی و بێگومان یاسا و خۆششارەزای لە پێویستی ژیان و بارودۆخ و ئەو بابەتە دێتەکایەوە. ئێستا گلەی ئەوە هەیە لە پەرلەمان هەموو ئەو بابەتانە و یاسایانەی کە دەردەکرێن بوونەتە بارگرانی لەسەر شانی هاوڵاتیان لە بەرامبەر ئەوەی ببێتە بارسوچی و خۆشگوزەرانی. قسە لەسەر ئەوە چییە؟ زۆر سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دەرفەتێک کە بتوانین لە ڕێگای کەناڵەکەتانەوە ئەو زانیاری هەمان بێت، هەم بەهۆی بواری بڕانامەکەی هەم بە بواری خۆم ئەوەی تێگەیشت بم بتوانم وڵامتان بدەمەوە. سپاس دەکەم. سەرەتا بۆ پرسیارەکەی بەڕێزت من حەز دەکەم پێشتر باسی بکەین کاتێک لە ساڵی 1215 کە بەریتانیا تووشی هەزمەیەک بوو، تووشی شکستێکی زۆر گەورەی مالی بوو، ڕوخانێکی زۆری بەسەداهات لە بەرامبەر فەڕەنسا بڕیارێکیدا بڕیاریدا ئەنجومەنێک دروستکە ئەوەی ئێستامە پێی دەگوترێت کە پەرلەمان ئەو ئەنجومەنەی بۆ ئەوە بوو ئەوانە ڕاوێژیان پێ بکات لە کەسی شارەزا و خۆی پێڕاستکاتەوە. واتە ئەسلی وان کەواتە مەقسەدی بوونی پەرلەمان لە دیر زمانە ئەو شێوازە بووە ئەو بابەتە بووە. هەدەفەکەی ئەوە بوو کاتێک مەلیک زانی بە تەنیا سوڵتەی تاگڕەوی واتە 500 ساڵ پێشەوە کە زانی سوڵتەی تاگڕەوی تووشی زیانی کردیە، تووشی دەسەڵاتەکەی تووشی لە ناوبرن دەکات، هەستا ئەو ئەنجومەنی دروست کرد کە ئەو ئەنجومەنە دۆچی دروستی کردلەوەی ڕاوێژ بۆوان بکات چۆن لە بواری مالی هەر بەخشی دیارکە لە مالیەکەی قیتی کاتەوە. کەچی ئەوەی مە لێرە دەبینین پاش 805 ساڵ پەرلەمان هیچ شتێکی لە دەسەڵات نییە، شتێکە دانرایە بەس تەشریفاتیە، توانای هیچ بڕیارێکی نییە. ئەگەر توانای بڕیاری هەبوایە بنەماڵەی بارزانانی و بنەماڵی تارەبانی کوڕەکانی خۆیان دادەنا بە دڵنیای نیان دەوێت هیچ هاوڵاتێککە بستەوێت. لێش پەرلەمانی مە هیچی پێ ناکرێت. و خاڵی دووەم لەسەر پرسیارەکەی تو ئەمن لە خۆم لەو سایتانەوەمەیە وتارمەیە وتارێکم لەسەرەوەی بوو زۆری پرۆژەی پەرلەمان و زیادبوونی ناخۆشیەکان و بارودۆخی خراپی خەڵک ینی هەروتای لە بنەڕادا دەبێت چی بێ ئەوەی کە باس کرد لە سەرەتا دروستبوونی پەرلەمان بەڵام ئەوە شێوازێکیکە ینی جۆریشکە لە پەرلەمان دەبینین. مەبەستمە پەرلەمانی کوردستان خۆی لە بنەڕەتدا دەبێت چی بێ ئەو بارگرانیە نەبێت لەسەر هاوڵاتیان. خۆی پەرلەمان لە خۆی ئەو پەرلەمانی کە دانرایەوە ئاماژەم پێکرد 805 ساڵ بەر لە ئێستا دانرا بلۆی بەریتانیا ڕاست کردەوە. کەچی لێرە ئەو پەرلەمان دانرایە بوویتە بارگرانی، هەم بە بجەکی زۆر پارێکی زۆر پرۆژەیەکی زۆرشیان هەیە، بەڵام پرۆژەکانیان دەکەتە نەبێن دوو حالەتی، هەندە پرۆژیان کە بە واقعی نووسیان بەڵام دەبێتە مزایدە لایەنەکەی پێ دەرەوە لە بۆ مزایدە دەکات ئەو لی دەکشێتەوە یان ئەو پشتگیری ناکە وەکو ئێستا ئەو حالەتی دوم ڕووماندا کە 37 ئەندام پەرلەمان ئەوانێک کە بای کۆتیان کردی ئەوکانی کە ئەندام پەرلەمانەکانی کە پشتیوانی ناکە کە پشتیوانی ناکەیانی چی لەبەرچی دەرێ ئەو مزایدە دەکات. یعنی شتێکیان بەدەستەوەیە کە بەکاری دێنی بەرامبەری دەرەوە مزایە دەکە بەناوی حیزباتی واتە ئەوانە بۆ خەڵک نییە بە شێوەی ئێستا ئەو پرسیارە دێتە پێش. پەرلەمانی کوردستان کە ئێمە قسە لەسەر بڕیاری سیاسی دەکەین لە هەرێمی کوردستان خۆی هۆکارە بۆ ئەو بابەتە یاخود ژینگەیەکی سیاسی حیزبەکان و بەتایبەتی پارتیکوچێتی بەو زۆرە دروستیان کردووە کە پەرلەمان بەو شێوازە بێ ئەرزش بکرێت کە خەڵک بەو بابەتە باسی بکات چکە بێگومان لە هەموو شوێنێک و خۆش شارەزای پەرلەمان شوێنێکە مقدسە و خەڵک بە ئاگاییەوە باسی لێوە دەکات. بەڵام لە هەرێمی کوردستان زۆرێک کە دەبین هۆکار چیەکە بەو شێوازەیە؟ هۆکارەکە پەرلەمانیان کردیتە دام و دەستگایەکی تەشریفاتی، هیچ ڕێزێکی نییە، هیچ کاریگەریەکی نییە. ئەگە بگەڕێەوە سە ئەسلەکەی سێ سوڵتەیە، سوڵتەی تەشریعی کە پەرلەمانە، سوڵتەی تەنفیزی لەگەر قەزایی کە دادگاکانە هەرسێکیان جیاوازن. حکوومەتی ئێستای هەرێم دەنجی لە چێوەگەتی لە پەرلەمان دەبی پەرلەمان بانجیکە و سەحبی سیقەشی لێ بکاتەوە کە زانی توانای بەڕێوەبردنیە کەچی ئێستا هیچ ناتوانانی بانج بکە، ناتوانانی سیقەی لە وەزیرێکی وەگرێتەوە. لەبەرەوەی ئەو بەرنامە بۆ داڕێژراوە پەرلەمانە چەندان درراوە بەس بە خەڵکی پیشاندان ئێمە دەمانوێت پەرلەمانمان هەبی وەک وڵاتان بەڵام لە ئەساسدا نانوێ و نیشیانە بەس ناوە و بارگرانیە و پرۆژەکانیشان جێ هیچ ناگری و کەسی چاوەڕێ ئەوەی نەکابرێت بە واسای پەرلەمان بۆم چابی هیچ تەکت بۆ چاناوی. باشە دواتر دەگەڕێمەوە چارەسەری لە ڕووی یاسایەکە لە بۆ جەناب مامۆستا لە پرسیاری یەکەم کە ئاڕاستم کردی باس لەوە کرد کە لە ئەساسدا دەنجی هاوڵاتی ناگە بە حکوومەت یاخود باز لەو بکەم ئەوەی کە پێی دەگوترێت دەسەڵات دەیچی بکرێت بۆ ئەوەی هاوڵاتی دەنجی بگا سەرەتا بەدەسەڵات دواتر بین باز لەوە بکەین کە چۆن بەشدار بێ لە بڕیاری سیاسی. بەڵێ وڵاکو باسمان کرد وشیاری تاچی کۆمەلگاکەمانە تاک بە تاک دەبێت وشار بێ لەو ئاستەدا بێت کە بیر بکاتەوە کە بەرپرسە
یخۆ مەگەر خوا ئینسانی نەکردوتە بەرپرسی هەموو زیندەوەرەکانی کە ئەی مەگەر ئینسان یەکەمین کەسێکنی کە خوا پێی دەفەرمی ئیقرانی ینی بەڕێوەبەر بە ینی هوەر بە ینی هوەر بەکارە هوەری بەڕێوەبەر بەکاربێنە ینی ئینسان بەرپرسە لە تا لە ژیاندارەکانی کەش ئەی چۆن بەرپرس نەبێت لە ژیانی خۆم چۆن نەتوانم دەنجی خۆم بگەێنمە پەرلەمەنجە بە هەروە کارێ بێ جەخۆ ئوسلوبیکەی زۆر هەیە بەزەو کۆمەلگەیمە بەداخەوە تا ئێستا ئاسی وشاری نەگەیتەوە دەنا لە ساڵانی زووی هەشتایەکان کە شای ئێران ڕوخا بەچ ڕوخە نەمزاهارە کراوە نە پۆلیس بریندار بوو نە خەڵک کوژراو نە دایرە سوتێنراوە هەر کەسە لە ماری خۆی هەرهەمیان هەموو خەڵکی ئێران چووی لە ماری خۆی دانیشت ژیان ڕاوەستا خۆی دەکرێ ئاسانە یان مزاهارە دەکەم دەستمە باز خۆپیشاندان خۆپیشاندانی چیکاکە یعنی کەواتە ڕێگاکە بەو شێوازە سەخت نییە کە بمانەوێت دەنجی هاوڵاتی بگە بەدەسەڵات نەخێر ئەگەر وستی هەمومان بێ بەس کاکە 140,000 مامۆستا هەیە بە حسایی خۆپیشاندانی مامۆستا دەکات چەند کەس دێتە سەرجادەکان ئەو کە سەیری دەکات وەکو مامۆستا بەتە نیشان دەڕەوەستەکەن دەرەوە قەرەباڕیەتە وەکوی لە خۆی نەبێتینەکە دوکاندار سەیری دەکات کاکە هەموو چی توێژەکان دەگرێتەوە ئەو پارێ ئەو معاشەی ئەو ژیان و بژێوی کە بەناوی موسە و بەناوی هاوکاردارەکان دەدرێ بە خەڵک خۆ هەموو کەس لی سودمەند دەبێت تەداول سوورەکە لە ناو بازاڕە خۆ ئەگەر نەبوو ژیانی هەموو خەڵک دەست کورد دەڕێ شەڕ بە شیر معاملەش بەدراو کە دراو نەما ژیانی هەموو خڕاستێ یعنی هەموو کەس دەبێت گوشیار بە ئاستی خۆی بەشداری مشارەکە بکە کچیە کوڕیە خێزانە مامیە یەکێک دەچێت بۆ دەڵێتن وڵا بۆ خۆپیشاندان یکاکە خۆپیشاندان کەمترین مافی سەرەتایە وەکو ئەو قیاس کە بێتە بەرچاوت منداڵەکەت ئەگەر برسی بێ ئەگەر توێنی بێ پێداویستێکی هەبێ داوای پارە لێ ناکە و باشە ناکڕوزێتەوە نالاڵێتەوە منداڵ کە تازە داک دەبێت ئەگەر خۆی تەردەکا برسێتی ناگریا ئێوە گریانی ملە تێکاکە چۆن دەبێ شەرم لەوە بێت و داواکاری کەواتە خۆپیشاندان یەکێکە لەو ڕێگەیانەی بۆ ئەوەی هاوڵاتی بەشدار بێ لە بڕیاری سیاسی بەڵێ بەتاکید خۆپیشاندانی چی ینی نیشاندانی ئەو ناخۆشیکە لەسەر ژیانمدا کاکەوە هاوارەکە دەێت 250 هەموو خۆپیشاندەرەکەمان ناکەن 250 لە باخەڵنی 1000 لە باخەڵنیە پێشمەرگەی قارەمانە پێشمەرگەی ڕەشوڕ تا خەڵکی داکە شەهیدە کاکە ئەم جارە ئەحسایی کراوە لە 170 ئەوانەی خۆپیشاندان کردەوە ئەندامان لەو سونەری خۆماکە بووە ئەندامان یەکێتی بوون 170 بەحسایی 170 گەنج و خەڵکی یەکێتی بوون اینجا هاوارەکە دێت دەستی لە پشتەکە دەستی لە پشتەوە کاتوە دەرێت دەژیە دەیە دەمەوێت بژیە ماژ یانی چی ینی عیش ینی بژێوی ژیان بژێوی ژیانەکەم لە لای تۆ کرێیەکەم بدەیە کاکە مافەکەی من ئەوە کرێیەکەم دەی هەر کەشم سێ پێم بەسپێرە بەڵام ئەوانە ژێ کەس ناگرن ئەوانە بە تەبع و هەوایەکی شاخەوە هاتوون و هەر قیاس و قەراریان لەسەر ئەوەیە کە هەوا هۆسی خۆیان چ بخوازێ ئەوە بکەن هەر ئەوان لەسەر دەنە کاکە خەڵکی پرۆفیشنەل و شارەزا و ئەو مامۆستای ئەکادیم و شارەزامانێ لە کاکە وڵاتان بەس پێش کەوتون بەڵێ هەستا بەحسی مامۆستای نیزام کۆ بە زمانە گوێ پێ ناگەن باشە دەگەڕێمە خزمەت مامۆستا ڕۆڵی یاسادانان لە هەرێمی کوردستان چۆن دەبینی بە تایبەتی جەنابەت تێبینین لەسەر ئەو یاسایانە هەبوو پێش بەرنامەکە کە گفتوگویەکمان کرد لەسەر ئەو بابەتانە باس لەوە کرد کە بەشێکیان کۆپی کراون و بێگومان دەبێ یاسا دانان بە شێوازێک بێ کە لە احتیاجاتی کۆمەلگە هەڵقوڵێ اینجا ببێتە یاسا تێبین لەسەر ئەوە تێبینەکەم ڕۆلی یاسا دانار هەم لە عێراق هەم لە هەرێمی کوردستان لەو پەڕی لاوازیدایە بە تایبەتی لە بواری مەدەنی و بەڕێوەبردننی هاوڵاتیان یعنی ئەمە ئەگەر بابەتەکەی لێکەینەوە لەبەرەوە ئێستەمە قانونێکمانەیە کە لە عێراق وەزایدە لە هەرێمی کوردستان ئەو قانونەکاری پێدەکرێت پێی دەگوترێت قانونی ژمارە 40 ساڵی 1950 یاسای شارستانی عێراقی پێدەگوترێت ژمارە 40 بۆ ساڵی 1950 ئەو یاسایە بەرکارە لە عێراق وە لە هەرێمی کوردستانیش ئەو یاسایە هەرڕێک سەیریکەی مادەی 156 57 58 59 60 61 62 63 64 65 66 ڕێک کۆپێسکرایتەوە لەو کتێبەی کە پێی دەگوترێت مجەلەی ئەحکامی عەدلی مجەلەی ئەحکامی عەدلی لۆچیدان درایە وەخت خۆی لە ساڵی 1982 لە کاتە خەلافەتی عوسمانی کە شەڕی کردێ لەگەڵ ڕووسەکان کە لەگەڵ ڕووسەکان تێداشکان لەو معاملاتی مالی چ بکەن کە ئەو کتابیان نووسیتەوە ئەوەی کۆپی کردە لە باقیوی لە چی وەرگرتیا لە مرشدی حەیرانی وەرگرتیا میسڕیە وەکوچی مادەی 1940 یاسای شارستانی ژمارە 40 ساڵی 50 ئێستا لۆیە ئەوانەی هەولێرش کە تووشی کێشەی بووینە لەسەر ئەوانەی هەشتی حەسارۆکان زۆر بەناوبانگ بوو کێشەکەی چییە کابرا مولکێتەکەی خۆیدی لە بەچی خزمەتگوزارەکە نابچکە یاسایەکە دەسەڵاتی بە حکومەتدایە واتە ئەو یاسا ئێستا لە میسر ڕاتە یاسایەکەی لە مسریەکانش نا یعنی یاسای مسری لۆ خەڵکی خۆی چای کردیا
بەڵام وی عێراق چای نەکردی باشە وەکو شارەزایەک لە بواری یاسایەکە ینی پێت وایە دەبێت چۆن بێ بۆچی ینی ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێت لەو بابەتی یاساییە کەسی پسپۆرنێکە بتوانێت یاسایەک بە شێوازێک دابڕژێت کە لەگەڵ بارودۆخ و گوزەرانی خەڵک بگونجێ یاخود ینی ئیشکالێتەکە لە چێدا دەبین بابا کەسی پسپۆر زۆر تێدایە کەسی شارەزای زۆر تێدایە کەسی جیرەش زۆر تێدایە بەڵام ئەوانە قسەی کەس وەرناگرن پرس بە کەس ناکەن ڕاوێژ بە کەس ناکەن حتا لە دەستور نووسینەوەش کە چەندە دەستوری ساڵی 2005 هەمیشەی عێراق 170 لە مەسلحەتی کوردە 170 هەتا و دقی لە مەسلحەتی کوردە کە ڕێگای پێدا دەنەوە ڕێگەت پێ نادەن خۆ بۆ نوعی ئێستا تەعامل بکەین بەڵام یێشتانە کە ئەمە هەر نەمەتوانی بەکاربێنین پرسیان بە کەس نەکرد پرس بە کەس نەکرایە لە مادە نووسینەوەکەی نە لە داخەکەی نە لە هیچ شتێکی دەناوان کەسی لێیە بەڵام ئەو کەسانە ستا ڕساڵی ماسەر دەنووسێ ناخوێنرێتەوە ئەتروحی دکتۆرا دەنووسێ ناخوێنرێتەوە بەحث دەنووسێ ئەوەندە خۆرە لەسەر دەکەی کەس نایخوێنتەوە بە هیچ شێوەشی ناخوێنرێتەوە سنتەرەك نێرە توێژینەوەی پرسیش بە کەس ناکرین ئەو کەسە لە خۆشی بیکار نانێ قبولیان نییە باشە جەنابەت وەک کەسێک شارەزای یاسای و مامۆستای زانکۆ ڕۆژێک بووە بەرپرسێک لە وڵاتە کەسێکی کار بەدەست کە لە حکوومەت بەشدار بێ جێت لێبی کە کۆمەڵێک مامۆستای زانکۆ کۆ بکاتەوە و هەندێک پێشنیاریان لێوە وەکو ڕاوێژیان پێ بکە بۆی ئەو زانیاریێنی لەو بارە هەتانە پێشکەشی بکەن لە بۆ زیاتر بەرەو پێشچوونی بابەتی یاساییەکە نەخێر بەس ئەمن لە خۆم شتێکم پێش دەچوین لەک لە خۆم ڕساڵی ماستەرەکەی من نظام القانونی العقد البوت لەسەر چ بوو ینی تەفاسیلەکەی لۆی ئەگە خەرک جێ لێ بۆ تێما بگە ئەمە لە ڕسالەکەی ئاماژەمان بۆی کردی ئەتۆ خزمەتی هاوڵاتیان دەکەی پارەت ناوێ ئەگەروان کێشەی پارەیان ئەمە لەو ڕسالەکەیمە چوینەکەی نەگوتمان ئەگە دەتانەوێ خزمەت بکەن وەکو میسر وەکو فەڕەنسا وەکووانە ئەو پرۆژە خزمەتی دەکەی لە ڕێی کەرتی تایبەت شتەکە با ڕوونتربی کەرتی تایبەتێک دەینم دەرم کەرتی تایبەتەک ئێستا لە کۆیە کارەبا چەند ساعتەیە دەرە کارەبا 20 ساعتەیە دەرملوی دەکەی 24 پارەکەی چەندەدا ماگانە 30,000 دەستیەکەش نا 15 هەموو شتێک پارچی لۆ دێ مەلعەبی لۆ دێ حتا ئەخیر دەڕێ ئەو کافتریانە هەرچی ئەتوو پێت خۆشە یان شتەکە باز زۆر چارەسەری هەموو بابەتە خزمەت گوزاریەکان کە ویستە خەڵک کێشەی لەسەری هەیە ئەوەی کێشەی لەسەری هەیە ئەگەر حکومت نیازی پاکبی کە نیازی پاک نییە دەنا پارەی ناوێ ئەمە لۆ ئەوەی چوین لۆی شەرعەکەم پێ دەکەنین هەنج پێ دەکەنین پیچتەکەی پێیز نەبوو پێیز نەبوو یاچکەوت نازم تێنە دەگەیشت ینی ئەمە لە خۆمان نەگەوان پێ برێن ئەمە لە خۆشم لۆی زۆرم حەز لێ بگوتم هەر بە لەبەرەوەی ئەگە تو مە بە نیاز دوایە خزمەتی هاوڵاتیان بکەی لە تەریقەی کەرتی تایبەت دەینی کەرتی تایبەتەکە هەر با نمونەشی بینم لەوەی زیاتر یەک جێ لێ بوو تێبگات چکە لەوانیان دە شتەکە قورسبی دەمانەوە ئێستا لە کۆیە دوو مەلعەب بکەینەوە لەگە دوو قاعی نادی ڕاضی لۆ خەرجی یەک بابرین لۆ پیاوانێک لۆ ئافرەتان مەلعەبەکانیش بە هەمان شێوەی حکومت پارەی نەیچی نییە کاتش تایبەت دەینم دەیداتێ لە 25 ساری زیاتر نەبی نەک وەک نەفتەکەی 50 ساریدا نەفت ئەوە نەوت هەر نابی 50 سار بەس لەوەش نابی لە 25 سای ڕەتدەی چکە دەرێت دوو جیل دەڕوە تەمەنی ئەو منداری نەبووە دەبتە 25 سار ئەوەکەی کەش پیر دەبی دەرێت لە 25 سار لەو ماوەی کەرتی تایبەت ئەو بلیتەی بابرێت ئەگەر ئێستا نادێچ کەلێرەیە بە چەند دەچینەمە منداری دەبن بە 30,000 ئەو بالعکس دەبی ئەو سیەی بکاتەوە 20 ینی کەمتر لە خەرچی لە چاو نادیەکانی کە لە کۆیە لە هەولێر لە سلێمانی ئەو جابێ لەماوەی ئەو بیساری ئەو ئوجرە لە خۆی وەری دەگری ئەو کرەیە باخی دەشگەرێتەوە دەبتەی دەوڵەت ئێوەش بۆش ڕازی نیە نیکەن کەواتە ئەو بابەتەی کە وەکو بەهانە باز بکرێت کە مامۆستایانی زانکۆ یاخود ئەوانەی کە ڕۆشنبیرن بەدیلیان پێنیە بۆ گۆڕانکاریەکان دروست نییە بەوەی فەرمو بە نمونەی جەنابەت بۆ ئەمن هەر ئەسڵەن لەوانەیە هیچ پێنەوە بی لە چاوەکانی کەنانە بەدیلی زۆر باشیان پێ کەس جێت لێ ناگری کەس لێت وەرناگری ناشیانەوەی بەڵێ باشە ماوەسە دەگەڕێمەوە لای جەنابەت چۆن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتی دەبینین ڕێژەیەکی زۆر لە ڕێکخراوی بەناو کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان هەیە نزیک بە 3000 ڕقم نزیک بە 3000 ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی لە هەرێمی کوردستان کە ڕەنگە ڕێژەکە زۆر بێ چۆن بەشدار بن لە بڕیاری سیاسی خۆت هیچ کراوە تاوەکو ڕۆلیان هەبێ لە بڕیاری سیاسی تو زار پێشتر برێ ئەو ڕێکخراوانە بۆ دادەمەزرێ باشە بۆ دادەمەزرێ ئەگەر دام و دەوڵەتداری بکاو لە یەکە ئیدارەکانی سەرکەوت و بەتواناوێ و فراقیشی بۆ دروست نابێ پێویست بۆ ڕێکخراوەش بەگرفت دەزانی کە بوونی ئەو گەورە نیشانە و سیمای دواکەوتی وڵاتەیە هەرچەند ڕێکخراوی مەدەنی زۆرتر ینی ئاری و حکومەتە زۆرترە یعنی حکومەتە کەم و کورتی زۆرە یعنی ناتوانێت لەو بوارانە کارەکەی بڕێەوە ڕێکخراوێکی ژینگە پارێزی ئێگەر هەیەکی غابات و ئەکتیڤت هەبێ و چالاک بێ و کارەکانی بڕێەوە پێویست دەکات
چەند گەنجێک کۆ بنەوە ڕێکخراوی دابن بنای ژینگە پارێز ژینگە بپارێزن ئەتو ئەو دارەمە بڕۆ ئەتو ئەو باخەوا لێمەکەت ئەو بینای ئەو هامەکە ئەو دیارە نەبوون لە فەراغی حکومەتە لەنا ڕێکخراو ئەسڵەن کە دادەمەزێت ئەگەر بۆ خۆی ڕێکخراو بێ تعریفێکی ڕێکخراو بکە یانی چی ڕێکخراو یعنی ڕێکخستنی ئەو هێزەی کە هەر کارێک دەکات دوو هێزە ئافم کە باوەتەوە بکەم هێزی مرۆڤ و هێزی مادەیە یعنی وکە پێدەن کەسی شیاو لە شوێنی شیاو یعنی بەدامەزراویکردن یعنی ئەم دوانەی ئەو دوو هێزە ڕێک دەخەی تو ئەگەر حکومەتێکی ئەو دوانە ڕێکخراون وەزیرێکی کشت و کاڵ ئەگەدا نابێ ئەگەر لەو بواری خۆی شارەزا بەتوانە و لێ هاتوو دەست پاک بێ چۆن ڕێکخراویی نامبەدەنی دروست دەکەن ناحکومی دروست دەکرێت ئەو نیشانەی شکستی ئەو کەرتەیە ئەگەر دوو مەرجەی تێدا بێ وەکو ئەوەی دەڵێ خەیر من استاجرته قوی ئەمین ئەو مەرجی شەڕی خۆی ئەوەیە هەر کەسێک لە هەر شوێنە پلۆ پۆستێک دانەی ئەگە ئەو دوو مەرجەی تێدا بێ پشتی خۆی لێ بکەوە قوی بێ شارەزا و لێ هاتوو لە ئێستادا بۆ منە کۆمەڵێک ڕێکخراوی کۆمەڵگەی مەدینیە کە بابەتەکە بووەتە واقعی و ڕێکخراوانە هەن چۆن بتواندرێ سوود بگەێنن لە بوارە یاساییەکە یاخود بڕیاری سیاسی یاسایی سەرەتان ئەوانە کە مۆڵەت وەردەگرن لە حکومەتەوە حکومەت ملزەمە بەوەی ئەگەر حکومەتێکی ئەکتیڤ و چالاک و خەمخۆر و دڵسۆز و بەڕێوەبەرێکی چاچی وڵاتە بێ دەبێت لێ پرسێ لە چ بوارێکە کار دەکەی دوایی چاودێری بک بزان چ کارێک دەکات بەڵام ئەوان هەر ئیجازە دەن و لێ ناپرسنەوە و ئەو ڕێکخراوانەش خۆ بەشێکی زۆر هەری خۆیانی دەسەڵاتە بۆ مەرامی خۆی بەکاری دێنێ ئەگە بۆ مەرامی کاری خۆی بەکارنێ شتیوا هەر نەبووە ئەمن بۆ خۆم کوڕی خۆم بێ لە دەرەوە من بەڕێوەبەراتێکی من هین کات ڕەت کاتەوە غەڵەت و ڕەخنە لە من بگرێت دەنە نابێ ڕێکخراو یعنی کۆبوونەوە کۆمەڵە کەسێک بۆ ئەنجامدانی کار و چالاکیەک کە کاتێک دەوڵەت نەتوانێت ئەو کاری خۆی باشی بەڕێوە بە تاکە 2017 1700 هەبووە لەوە بەدەوە تەمان زیادی کردو زۆر زیادی کردووە نزیک بە 3000 ڕێکخراوەیە ئەگە ئەو ڕێکخراوانە چالە دوای ڕێکخراوەکان بەچێ دەزانی ڕێکخراون کاتێک ڕێکخراون ڕاست سەرڕاست و دڵسۆز بێ لەگەڵ دوژمەی بەرزی کردێتەوە ڕێکخراوی بۆ نمونە ئەوەی کە بەخشینەیەتی ئایا بەڕاستی دەبەخشێ چالاکە کۆمەک و یارمەتی و هاوکاری کۆ دەکاتەوە بەسەر خەڵکی هەژار و نەدار و کەم دەرامەتی دەبەخشێتەوە یان هە دروستمێکەوە بەرزی کردێتەوە ڕێکخراوی منداڵ پارێزی ئایا بەفعلی منداڵ دەپارێزیە لە نەخۆشی لە نەهامەتی لە نەخوێندەواری لەوەی کە کاری بۆ بزۆتەوە لەوەی ئاراستەی بکە بەرەو کارێکی باش بینە سەر ئەو بابەتی ئابوووریەکەی چەندە دۆخی نالەباری ئابووری هاوڵاتیان کاریگەری بەوە لەسەر هەر ئەسڵەن گرنگی نەدەن بە بوارە سیاسەکە ینی لۆی گرنگ نەبێت کە بەشداری بڕیاری سیاسی دەکات یاخودنا ئەوەندەی خەمی ئەوەی بێت کە لە بوارە ئابوووریەکەی خۆی بژێنێت چکە ئێستا بارودۆخێکی نەخوازراوی ئابووری زۆر سەخت ڕوبەڕووی هاوڵاتیان بێت ڕەنگە یەکێک کە ئێستا گوێبیستی من و جەنابەت دەبێ ئەو خەمێکی گەورەتری لەوە هەیە کە بەشدار بێ لە بڕیاری سیاسی ئەو لای گرنگ نەبێت کە بەشدارە لە بڕیاری سیاسی یاخودنا چکە خەمی ئەو گەورەترە خەمی ژیانە ژیانی نییە جاوە ڕوویەکی ئەوەی ئەوانە تاوان کە مەدەڵین ئەوانە سیاسی ینی هوەری بەڕێوەبردن سیاسی نین لەو مەجالە و مەرامە و بەرژەوەندی و ئەو ئامانجە لە مێشتیاندایە ئەوان سیاسین ئەمدەن ئەو شتیان کردووە ئیدارەی ئەزەمات بە ئەزەماتەوە ئەو میلەتە و کۆمەڵگەیان ئێستا ئیداری ئەزەمات بە ئەزەماتە ئێستا ئیداری ئەزەمات بە ئەزەماتە ئێستا وا لێ دەکا کە خەڵک بیر نەکاتەوە دەناخۆی ئەو ئەزەماتە قۆناغی دووەمیەتی بەس قۆناغی سێمی لەوە خراپترە کە ئەو گەنجانە سنجی خوان بە فیشەکەونا و هەژنۆدە کەسێک بوونە قوربانی ئەوە لە قۆناغێککەیە قۆناغی کارەساتە خۆی هەموو کێشەیە کە دروست دەبێت سەرەتا کێشەیە ئەگەر چارەسەر نەکرا و کێشەیە کە بە تێچوونێکی کەم تەکلیفێکی کەم چارەسەر دەکرێت هەم وەخت و هەم مادەش سەر دەکێشێ بۆ قەیران ئێستا هیمەوە لە قۆناغی قەیرانیش تێپەڕی چوو بەرەو کارەساتیش دیارە قۆناغێک کە عەقڵ تێیدا حاکەم نییە ئەو گەنجە وافیشەک بەرەمەری دەتەقێندرێ گوێی لێ نییە وەی زانانی پۆبجی دەکات خەیاڵی لەکەن ئەوەیە کە لە هەموو ژیان مەحروم کراوە کە 250 لە باخەڵ نیە و کوڕی ئەوانی ژوا سێلڤی و ڕسم دەگرێت لەسەر بەحری نازام کوێ و سیارەی چ مۆدیلێکی پێ و چەند بزنسمان و چەند دەستگای بەرهەمێنی هەیە و چەند تەلەڤیزیۆنی هەیە و چی هەیە لە گەیشتۆتە قۆناغێکی کارەسات عەقڵ حاکەم نییە ئەو هەموو خەڵکە کەوا دەکا ئەو گەنجە خۆ بیر لەوە ناکاتەوە گولەیە دەیکوژێ گەیشتۆتەوە ئەوانە
عەمدەن بە قەستەن ئەو شتیان کردووە بۆی بلەکە عەمدەن وا لێ دەکەن کەرتی پەروەردە ئەوە سەقەت و هیچ دەبارەنە بۆکو ئاغایەکەی جارم بۆ خەڵکی من خوێندەوار بێ و کوڕەکانی خۆشیان لە وڵاتان و لە شوێنان بخوێن و شەهادەی بەرز بێن بێتە مەڵۆزم بەسەر جیانی ئەو کۆمەلگە میلەتە دەنا نەوەڵەت وەگەر بۆ پرزە بۆ هەز لە من ڕابگرن بۆ هەز لە کۆمەلگەیشی مەدەنی ڕابگرن بە هەز لە مستەشارەکەی خۆی ڕاگرن ئەو مستەشاری بە خۆی داناو چییە لێم ناپرسی چییە تەمەنی چەندە لە وڵاتانی پێشکوت مەسەلەن ئەمریکایان بەریتانیا چیانەیە مەجلیسە شیوخیانەیە ئەوان مستەشاریانن ئەوان ناتوان قەرار بەسەریانە تێپەڕێت ئەگەر لە بەرژەوندی ئەو میلەتە نەبێ ئەوی عەقڵێکی 50 ساڵەی وەکو سندوق قەڕەشەکەی ناو تەیارە لە مێشی کۆ کردوتەوە ئەگە بزانێ ئەو قەرار لە بەرژەوندی میلەت دێتە جواب و نایە لە تێپەڕێ بەسەری دەی باش ئەو مەجلیس شیوخی لە ئەمریکا هەیە لێرە چییە هەیە زۆرە ئێستا لەم شارە بۆت خڕکەمەوە بە سەدان بۆ خڕکەمە پیاوی چاک و بەتوانە و شارەزا و لێ هاتوو دڵسۆز و پەرێسپاک زۆرە بەس نایە بێتە پێشەوە یەکێکی دەوێت بە مەرامی ئەو چێ لە پێشەوەیە چۆن ئێستا پێس ئەوەی کە تەزبیحی بۆ ڕاوەشان بە دەوریا دەسوڕێ ئەوەی خۆی لە بەرگەزکە دەکاتەوە قوربان و دەلام و لە خزمەت دام و سەیدی یەکێکی نایە عەقڵ بە ئیشی خۆی بکات یەکێکی نایە برێ صدیقك من صدقك لا من صدقك دۆست ئەوەی ڕاستت کاتەوە نەگەوە هەرچی برێ ڕاستەکە ئەوەی نایەکەڕ ئەوەی هەرچی برێ کە برێ ڕاستی بکاتەوە ئەوی هەر ئەوەی دێت چەپڵی بۆ برێ ڕاستەکەی جەناب فەرمانی جەناب تو ئەو عەقڵەی تو ئەوە دەبێت چەند ئەتروحی دکتۆرە لەسەر بنووسێ ئەوە هەر لە شوێنێک هاتووە کەسی کە دەرچی بۆ نەکرد ئەوەی دەوێت دەنا مستەشارەکان وچینی گەنجە کاکە ئاخر گەنج چ دەزانێ کاکە احترام و ڕێزم لە مەجای خۆیان دەزانێ بەس ئەو شارەزایی و تێڕوانی و کاکە لە ئیسلامە لە هەموو وڵاتانی ئەوروپێش کەسێک لە 40 ساڵ کەمتر هیچ پلە پۆستێکی ئیداری دەدرێتێ نایدرێتێ ئەو قانون ئیسلامە ئەوی گەنجێک دەکاتەوە مستەشاری عەسکەریە گوێ لە تەقە بێشیری حەوت ماڵ دەڕێژێ ئەو مستەشاری اقتصادیە هیچ لە اقتصاد نازانێ مستەشاری ئەدی بۆ لە پەرلەمان ئەو هەموو لێژنەمانیانی چی ئەو لیژنانە بۆ دانراون هێوژ بەشێکی استشاریە بۆی پرس پێ بکە بۆی ئەوەی شەکە بکە بەڵام نەخێر ئەوە حکومەتەکە قەرار دەدا ئەو بۆی بە یاسایی دەکات لە باتی ئەو یاسا دەرکا و حکومەت کە سوڵتەی پۆلیسیە سوڵتەی تەنفیزیە قەرارەکەی ئەو جێبەجێکات یاساکە ئەو جێبەجێکات بە پێچەوانەوە ئەو بڕیار دەدا ئەو بۆی بە یاسایی دەکات ئەوای لێ کردووە دەناستا لە هەموو پەرلەمانە پرسیارم لێ بکە ئێستا لێت پرسم چەند نایچەندە پەرلەمان دەزانین لە 111 لەم پەرلەمان دە 15 زیاتر لەوان نەتوان ڕادەوەستی ئەدیوانی کە پارە وەرناگرن ئەیوانی کە 8 ملیۆن ناگرن ئەو منەسریان نییە ئەو محاما ئەو هەموو حیمایە و هینیان نییە نەسریان نییە کەس نایزانێ خە نییە ینی پەرلەمانەکە لەوێەوە کۆتایی پێبێن کە پەرلەمان نییە وجودی نییە ئەو دە 15 کە خەڵک دەناسەکەوانێت چالاکەم دیفاع لە قوت و ژیانی ئەو ملەتە دەکەن دەنا ئەوەی کە بەس چەپڵی لێدا نەعام دەگەڕێمە ڕۆژمەکەی قەدیم مامۆستاجان دەبێ لە بارودۆخێکی وهادا بێگومان لە وڵاتانی ئەوەی کە پێی دەگوترێت سیستەم کە سیستەم هەبێ سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان بێگومان بە زۆرێکە کە ڕەخنەی زۆر هەڵدەگرێ دەبێت ڕۆڵی ناوەندی ئەکادیمی چی بێ ڕۆلی مامۆستایانی زانکۆ چی بێ لە پێگەیاندنی جیلێکی دیکە کە بەو شێوازەی بەسەرنەیەکە ئێستا ئێمە بارودۆخی هەرێمی کوردستان دەبینین بە تایبەت ناوەندی ئەکادیمی کە لە هەموو جیهان ڕۆلی کاریگەری هەیە وڵای دەبێت ڕۆڵەکەیان زۆر بەرچاو دیارتر بێ ئێستا ئەو ڕۆڵی ئێستا هیچ ئەوە باسەوەی ناکەم ئەو جانێبێک کە سیستەمی پەروەردەی وێران بووە ئەوە نمای باسەوەی ناکەم ینی باسوەکو پرسیارەکەی تو پێویستە بەڕاستی هەر مامۆستایەک بەس بەرپرسیارنیە لەوانە گوتنەوەکەی بەرپرسیار لە پەروەردەکردنی ئەو کەسەی بەردەستی ئەوەی لە بەردەستی وەچی پەروەردە دەبی ئەگەر ئەو مامۆستایانە بە شێوە کلاسیکی تەقلیدی قەدیمەکەی پێشان بڕۆن بەڕاستی و کەسە لەکنی پەروەردە نابی کەسێکی حاقت کەسێکی دەرکەر ئەوانی لەسەر مەرزەمەوتیا دەرخی دەکەن ئەوە دێ دەرەسی بەڵام ئێستا هیچ لە کوردستان هەر نما پەروەردەشتەوە دەوام نما مەکتب نما هیچ نما ینی بەدەستەکی ئەنقەست ڕوخاندیان لۆ ئەوەی ئەو خەڵکە نەخوێندەوار بی نەخوێندەواریشیان دەوێ حەزیان لێ خەرکە هیچ نەزانی هەمووشی بڕۆنامەیەبی بڕوانامە تەبوو هیچت نەزانی لە گەروان دەگونجەی ئەوان ینی بەدەست ویان کردیا بە هەدەفەکی ڕاستەقینە هەر بە ئەنجومەنی وەخت خۆی لە وەزارەتی پەروەردەی وەخت کە دانرایە بە کۆنفرانسیان کردیا ئەنی ئەوەی ئێستا نییە برێ قسەکە تازێک ئەو لە مێژە بەرنامەی دانرایە ئەو ئێستا جێبەجێیان باش چارەسەریەکە بە شێوازێک دەکری بۆ ئەوەی ڕۆڵی ناوەندی پەروەردەیی لە کوردستان بگەڕێتەوە وەک بابەتەکە ئێمە بەشدار بین لە بڕیاری سیاسی هەموو تەنها تەماشاکار نەبێت چۆن ئەو ڕۆڵە بجێڕدرێتەوە ڕۆڵی یەکەمی ئەوەی تو باسی دەکەیت چۆن دەگەڕێتەوە یەک لەوانەی
گرنگی ئەو ڕێکخراوانە زۆر گرنگە هەبی ڕێکخراوی بەس فعلی NGOەکە وەکو عێراق یاسای هەیە دەخۆی یاسایەکی دەرکردە کە یاسای ژمارە 12 ساڵی 2010 باسی ئەو ڕێکخراوان دەکە بەڵام ئەو ڕێکخراوانەی کە لە دەرەوە دێنا ڕێکخراومانەیە NGOمانای ئەزنەبیەکان فەرعیان لێرەیە ئەوەکانی کەمانای شەبکاتە شەبکەی هەیە چەند ڕێکخراوەش کە سەر بۆ ڕێکخراوەکەی بەڵام بێ ناو خودی عێراق لە ناو کوردستان ئەوەی هەیە زیانی زیاترە هەر زیانەکەی زۆر زیاترە لەوەی و ئەزنەبیەکانیش دیان هەر زیانیان زیاترە ئەوەی ئەزنەبیەکەی دێ لە ڕووی سەحی خزمەت دەکا ئەو زانی بەشی باشە لە خەچی هەژار و فەقیر لە دووی تەبشیریە و یەکسەر لۆ مخابراتیاتە یعنی لە ئەتو لە یەک لای لەوانەیە کە دەرمانەکەت پێ دەدا لە دوو لای دەدڕخێنی ئەوەیان دەبێت خەڵک دڵنیابی 100% ڕێکخراوەکانی خۆمان لەو پەرشکردانەوەی مامۆستا ئاماژەی پێکرد تقریبان دەگاتە بنزیکەی 3000 ڕێکخراوی کەواتە ڕێکخراوەکان ڕۆڵیان زۆر گەورەتر ئەگەر بێت و بە ڕۆڵی خۆیان هەستن بۆ نمونە ئێمە هەرێمی کوردستان وەرگین نەک ئەوەی ئێستا وەک هەردوو بەڕێزان ئێوە باسی دەکەن ڕێکخراوی ژمارەیەکی زۆر لە بەرامبەردا ئەگەر دروست بێ لە نێوکەوانێک هیچ نەکردن بێکار ئەو ڕێکخراوانە ئێمە حیزبیە هەموو حیزبیە دانرایە دەست هیچ نییە هیچ نیە هەر نەی باشتر نەبی وجودی باشتر هەبی چێژە دروست دەکات هەبی دێتە پێش و سنجی دێنتە پێش و ڕێ لەوەکی کەس دەگە هیچ رو ناکە ئەوە هەر هیچ نێو ڕێکخراوانە بەڵام ڕێکخراو ئەگەر بە معنای فعلی هەبوایە وەکو ئەوەی لە ساڵی 1940 کە سەرەتایەکەی لۆ سەری هەردا 1000 ڕێکخراو بێک جای دروست بوو لۆ داماڵینی چەک بوو لە یەک کۆمەڵەکەرە چەکی زۆر بەهێزیان پێ بوو لە خەرچی فەقیران دەچەوساندەوە دوو زۆر غەدر لەژ نادەکرا کە ئەویان چەساند ساڵی 1940 دەست پێ کرد بەڵام ئێستا خانونەکە دەرچووە ئەگەر ڕێکخراو هەبی یەک نمونەی بەسیط دەمەلۆی تێبگەی لەو کاتەی پارتی یەکێتی بەجت و فرتیانە لە بەغدای و الحەمدوللا کە جوابیان نادەنەوە یعنی کە جوابیان نادەنەوە چکە تو نابیەوە مەغروری لەو کاتەیشی ڕێکخراویتە یەک لە ناوەکانی پێیان دەگوترێ قونسلیەی ثانی دووەم ئەوە لە چێ پێک دێ کەسی خەبیر کەسی شارەزا کەسی درسۆس کە ڕێکخراوە چێبی ئەوانە دەتوانن لە هەموو جیان بەبێ حکومەتی هەرێم ڕاستەخۆ بچنەگەر بەغدای قسەی بکەن زۆر کراوەشنەوەە چکە مادای بەناوی ڕێکخراو دەبتە کەسایەتێکی معنەوی تعامل لەگە دەکرێت کەسایەتی مانە ئێستا دەیانتوانی بچنە بەغدایە ئەوان قسەیان لەگە بکەن ئەوان هەم شەرمەزاری خەڵکەش نابن چکە گەر شکستی لە برارەکەی بچکەوە ڕێکخراوەکی معنەویە دەشی توانی هەر ئەوەش بکەنی زەختش لە عێراق بکە ئەمە دوو حالەتمانەیە ئێستا نوێنە کەچی ئەوانە کە دەچن هەر لە حیزبەکانی ناوگەرە خۆشیان خەرچی نابن لەکنە خۆشیان نایبن کەسە ڕئیسەکانیش ناسن ئەوە چەند ساڵ دەستنە هیچ کەسی بەهێز نەچوە قوبات تالەبانی هیچ بەهێز نییە کەسێکە نەسی باشترە ئاخر جار بزانام گوێی سلێمانی دەدەمەوە عێراق و بابستۆسە عێراق و بجەمەل عێراقڕەوە بێ باش دەگەڕێمەوە خزمەتت مامۆستا ڕۆڵی خۆپیشاندان چۆن دەبینی لە گۆڕانکاری لە بڕیاری سیاسی و بەشداربوون لە بڕیاری سیاسی لە هەرێمی کوردستان و هەندی جار کە باسی حکوومەتم کرد زەردەخەنە داهاتێ ینی لەبەرچێ ئەوە قسەیش خۆم بیراتەوە من 10 ساڵ پێش ئێستا ناوم لە حکومەتە ناو حکمی مەوت ینی حکمی مردن ئەگە ینی دڵسۆز نێ بۆ ملێک هاتۆ بەس بۆ مردنی میلەتەکەی مردنی اقتصادەکەی مردنی سیادە و سیاسیەکەی مردنی حدودەکەی مردنی تیجارەتەکەی مردنی ئەخلاقە ڕەسەنە کوردایەتیەکەی مردنی هیمەتی پێشمەرگەی دڵسۆز مامەڕیشەیەشی قارەمان کە لە دەشتی حەسار و کەرکووک بە بیکەیسێک شەڕی کۆپتەرە دەکرد ئێستا ئەوای لێ هاتووە ئەو خەڵکە هیچی متمانەی بە وڵاتە نەما و متمانەی ئەو وڵاتی خۆی خۆش ناوێ هەر لێی بێزارە ناوێ ببینێ دە 15 هاتنە مەخموور بۆ نمونە نیوەی هەولێر سۆری کرد لە کۆیە خەڵک زۆر چۆری کرد لە ترسا کابراایە هاتووە لە ئەڵمانیا دڕندێک هاتووە باشە هاتووە بتکوژێ وەکتو دەسوساویە وەکتو ئەوەک من شارەزانیە وڵاتەکەی نێدی یەکەمی جارە هاتووە ئەگەر ئەنقەز هیممەت و عیزەت و هینی ئەو ملەتە وای لێ نەکراوێ بە ئەنقەز ئەی کوا چەند مامەڕیشەمە بۆ چەند مامەڕیشەیەکمان نییە بۆ هەڵدێن ئەی کوا 250,000 چەکدارەکەت کە مەعاشی وەردەگری و ئەو خەڵکە تووشی ئەو نامەتی ئێستا عێراقیش بودجە نادا تێدەڕێ ژمارە حەقیقی و داتا حەقیقم دێ لەسەر موچەخۆرەکانت چیان لێ هات کەواتە سیادە و سیاسەتی وڵاتەشی یان مراد باش حکمی مەوتەوە نەک خۆپیشاندان چ ڕۆڵێکی دەبێت لە بابەتی پاڵەپەستوکردن لەسەر دەسەڵات بەوەی ماف وەرگێ بە تاکید ڕۆلی زۆر زۆری دەبێت خۆپیشاندانی نیشاندانی ئەو ناڕزایی کە خەڵک هەیەی بەرامبەر بە ئەو دەسەڵاتە کە پێی دەڵێن حکومەت بەس بە مەرجێک ڕێکخراوبی بە مەرجێک ئامانجێکت هەبێت ئامانجەکەت ئەوە بێ بەس ناڕزایەکان نیشاندەی ئامانجێکت ئەوە بێ کە چۆڵی نەکەی شەقام
ئامانجێکی دەوێت کە دام و دەستگا نەسووتێنی کاکە دام و دەستگای دەسووتێنێ ئەوە وەکو گوتم لە قۆناغی قەیران دەرچوو چۆتە کارەسات بۆیە دام و دەستگا دام و دەستگا بە پارەی من مەگەر ئاودان ناکرێتەوە ئەم قایمقامێتە ئێرە سوتا بەچی ئاودان پارەی من و تو چێ 167 میلیۆن دیناری تێسووە تامیر کراوەوە پارێکی هەر لە قوت و شان و بازوی ئێمە دەرنێنراوە گەنجوان ناکە بەس ناگەرنا شێوەیەکی منەظەم و ڕێک و پێک بێ هەموو کەسیش بەرپرسە هەموو کەس بابێ ژن بێ پیاوە بێ منداڵ بێ موچە خۆر بێ بێ موچە بێ کشتیار بێ جوتیار بێ بازرگان بێ دەوڵەمەند بێ فەقیر بێ هەمووی بابێ بزانام چۆن حکومەت بە چۆکانایەت چۆن جواب نادەتەوە بەڵام یەکێتی مامۆستایان 140,000 مامۆستا دە 15 دێتە ناو بازارەکە و وەکو هەتی مەکە و خەڵکیش سەیری دەکات ئەوە چیە هەندێکی دەرەوە چی بۆ وا دەکەن ینی بەرنامەکەم لە کۆتایی نزیک بێتەوە دەمێت لەسەری لە بابەتی ینی لەو شێوازی ئێستا لە بارودۆخی ئێستای هاوڵاتیان لە دەمی مامۆستایەکی زانکەوە بزم ئێرەوە ینی گرفتەکانتان باس کرد کۆمەڵێک خاڵی جوانتان وروژاند کە هەم لە بابەتی یاساییەکەی و هەم لە بابەتی ئەوەی کە بارودۆخی ئابووری بەو شێوازەیە چۆن دەتوانرێ لەو بارودۆخ و زروفەی ئێستادا بەگشتی هەموو لایەک بەشدار من لە چاکردنی دۆخەکە بێگومان هەموو بەشدارنینە لە تێکدانی بەڵام هەموو ئەرچیان لەسەرەوەی کە بارودۆخەکە بە شێوازێک باش بکرێت کە لە پێنا و گوزارانی خەڵک بەگشتی بێ ئینسان ئەوەیە کە ئینسانە مافی ئەوەیە کە زەوی ئاوادان کاتەوە جا بارفکر و ئایدیاگە و کێشەیەکمانە لە ڕۆدینیەکەیەوە واز بە کە تو بەشداربی لە کاری چاکە هەر کەسێ خراپەیەکی دی من ڕا منکم المنکر فلیغیره بیده ئەگەر دەسەڵاتی و ئەگەر فإن لم يستطع فبلسانه ئەگەر نا بە زمان فإن لم يستطع فبقلبه ئەگەر نا بەدڵی دەنا هەمومان لە چالاکی بەشدار بین هەمومان بایکۆتی ئەو خەڵکە ناڕاستە بکەین ئەو خەڵکە ئاگادار بکەینەوە کە ئێنگۆ خەڵکێکی خۆشەویست نی و مەحبوب نین و منبوزن ناسم سلفی لەگەڕ ناسم ڕسمی لەگە بکەم ناسم خۆی بەگچکە نیشاندەم لە دەموچاوما دەبێ بیخوێنتم ئەو کەسانم خۆش ناوێت باشە هاوکاری نەکەم ئەگە خۆپشاندان کرا هەمووی بەشدار بووم هەموو چیبی توێژەکان بەشدار بن ئەگەر بەرپرسێک کەسێک هەیە دەسەڵاتم بەسەریا دەشتێ و دەی ناسم و لێ ڕادەبینم بە قسە پێ بڕێم ئاگادارم کاکە ئەو کارە غەڵەتە هیچ کە مەبنەدا دەستی ئەو کۆمەڵە خەڵکە خراپە خۆ ئەو پەڕی دڵسۆزیەشە بۆ دەسەڵات دڵسۆزی ئەگە من برێم هەرتی شتێکی باس کرد نەرم ڕاستەکەی ڕاستی بکەمەوە ئەگە برێ مامۆستاوەڵا تو برێوەڵا 70 کیلۆ بڕن دەکەم دەست خۆش مامۆستاوەڵا ڕاستەکەی نەوەڵا دەبێت مامۆستاوەڵایی بڕوان بەوە نیە بەس دەوانێت 50 بڕندکەی ئەوە ڕاستم کردیەوە یەکەم جا چاکە بۆ تووە بۆ دەسەڵاتە ئەو جا بخۆتەوە تو بەرپرسی چۆن بەرپرسنی دەبێت هەموو تاچێک لەو کۆمەڵگایە خۆی بە بەرپرسیار بزانین لە ڕووی دینی لە ڕووی سیاسی و لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی هاونیشتیمانی بوونەوە لە ڕووی وڵات پارێز لە هەست ڕووی خۆدە بەرپرسی دەبێت هەمومان مشارک بین بەشدار بین چەند خولەکێکی کەم ماوە دوا پرسیار لە جەناب دەکەم بەوەی کە ڕوویدەمت هەم لە هاوڵاتیان و هەم لە دەسەڵاتیشی بە شێوازێک بتوانری بارودۆخەکە ئەو بارە نالەبارە ڕاست بکرێتەوە دەست خۆش وڵە ئاخر و تارمە باوە بی ئەمە هەروتارەکمایە لە خۆم لەسەر ئەوەی ئەمە لە بەناو قەیرانداین واقع ڕوونامیان دەزانن ئەو قەیرامەتدا دەبێت پارتی و یەکێتی بخەیە قەیران ئەگەر هاوڵاتی ئەو کارەی نەکا لۆ خۆی کۆتایی بەخۆی دێنی دووبارەشم کردەوە تەمان هەم پۆستم کردیە هەم لە بەرنامەی کەش باسمان کردیە هاوڵاتی لەسەری واجبە پارتی و یەکێتی بەڕسمی ئەو دوانە یەک کێشیان نییە هیچ کێشە نەعبینیان نییە هەردووچیان ئەو هەژەریکن ئەگەر ئەو دوانەی نەخەیە قەیرانی توچان نابی هیچ خۆت بۆی مەکرد یعنی واتە بە پشتگرتن بە قسەکی باش بەلایکردن بە یەک وشەی باش ئەگەر بیکەی ناکاویستایەتە قەیران کەواتە ئەتوش بەشداری لە وەزعی و چاژ نابی ئەوانش نیانوێ قەیرانی چاکن پارتی و یەکێتی توانیان هەیە 20 ساڵی کە هاوڵاتی بەخێو بکەن معاشی بدەنێ نایدەنێ لەبەر ئەوەی هاوڵاتی گەیشتە قەنەعاتێکی ئێستا وەزعەکەی لۆ چاکە خەرکە ڕاستەکەی زانێ لەگەلیان نامینێ ئەوان تووشی قەیران دەبن لێ دەبێت و قەیرانە لەگە خەڵکی بەردەوام بی بەڵێ زۆر بەڕێزان مامۆستا درشاد ئەحمەد شەریف ماستەر لە ئابووری و دارایی نێودەوڵەتی مامۆستا بەندی عومەر عەبدوڵڵا ماستەر لە یاسای تایبەت و یاسای شارستانی سوپاسان دەکەم کە لە گفتوگۆی ئەمجارە لەگەڵ من بەشدار سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ ئێوە خۆشەویستان تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ